تابیان و خوێندکارانی خۆشەویست ئەم کاتتان باش سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بووم کە لەم وێبنارەیە لە خزمەتتانم کە باسیەوەیکەین کە ئایا چ مامۆسایەک باشە بۆ پۆلی 12 طبعاً هەوڵە دەم ئەمە دوایی بڵاوکەمەوە لە یوتیوب و لە گروپەکانم بۆ ئەوەی قوتابی خوێندکار و مامۆساکانی تریش سوودی لێوەرگرن. خۆشەویستان من طبعاً ئەزانن سامی عەبدوڕەحمانم ئەندازیاری تەلارسازیم تەواو کردووە ئێستاش لە مەرحەلە دووی زانکۆی سەلاحەدینم لە ئاداب لە بەشی دەروونزانی. طبعاً وەکو ئیش و پیشە لە 2015 لە بواری پەروەردە ئیشەکەم ئێستاش سەرپەرشتیاری دەرونی و ڕاوێژکاری یەکێکم لە قوتابخانەکان لە شاری هەولێر قوتابخانەیەکی ئەهلیە. زۆر باشە بەڕێزان طبعاً پۆلی 12کان زۆر کێشەیەتان هەیە ئێستا ئەوانتان کە پۆلی 11 دەرەچن ئەچنە 12 و نازانن چی بکەن ئایا چ مامۆسایەک هەڵبژێرن و چ دەورەیەک بکەن و یانیش چ جۆرە مامۆسایەک باشە بۆ پۆلی 12 من حەزەکەم لەم وێبنارەیە هەندێک تایبەتمەندی لەوەندەی کە کاتتان بۆ من داناوە هەندێک تایبەتمەندی مامۆسای باش بخەمە خزمەتتان. طبعاً تایبەتمەندی مامۆسای باش بە پێی ستانداردی کوردی زۆر سەقەتە. ینی من ئێستا پێتان ئەڵێم کە بە گوێری عەقلی من لە هەولێرا وایە بەوەی من لە ناو هەولێران بەم شێوەیە دڵنیام لە سلێمانی جووە ئیت نازام لە شارەکان و شارچەکانی تر چۆنە بەڕاستی بەڵام ئەوەندەی من بزانم لە هەولێرە زۆر ئەم خاڵانەی کە ئێستا پێتانەڵێم ستانداردی مامۆسای باشن یعنی وا ئەزانن هەر مامۆسایەک ئەم تایبەتمەندیانە هەبێ باشە. مەسەلەن یەکەم بەناوبانگە ئەڵێ مامۆساکە بەناوبانگە باشە یعنی ئێمە کەوتونەتە نای دوای ناوبانگ لە کاتێکە یعنی لە کوردستانە زۆر بە ئاسانی ئینسان ئەتوانێت بەناوبانگ بێ هەندێک شتی زۆر بچووکی سادە دووبارە بکەرەوە بۆ ماوەیەکی درودرێژ بەناوبانگەبی یانیش ڕکلامێکی باشی بە قوتت هەبێ دەمێکی باشت هەبێ و ئۆتۆماتیکی بەناوبانگەبی بۆیە بەداخەوەیەکێک لە بنەماکانی مامۆستای باش لە کوردستانە ناوبانگە لە کاتێکە من دژی ئەوەم بۆ لەبەرەوەی مەرج نییە ناوبانگی باش مامۆستای باش بێ بابزانین بۆ دوایی پێتانەڵم چۆن مەلزەمەی هەیە مەسەلەن زۆر کەسەیەڵێ مامۆساکە مەلزەمەیەکی زۆر بە قووەتی هەیە وەکوەیە بە سوعبەت دەڵێ نەموجارێ مەلزەمەکە یاری ئاسنی کردووە ئەزیزم ئەسڵەن مەلزەمە ئەوانەی کە لە بواری پەروەردە ئێستا گوێ لە منەگرن لە بواری پەروەردە شارەزان پسپۆڕن دەروونزانیان تەواو کردووە یان بوارێکی پەروەردەی یان ماستەریان هەیە لە بوارێک لە بوارەکانی پەروەردە تێ ئەگەن کە مەلزەمە قوڕی کردووە بەسەر ئەوانەی کە مەلزەمە بەکارهێنن مەلزەمە تەنها بەکار ئەهێنرێت بۆ شیکردنەوەی ئەو پرسیارانەی کە شی نەکراونەتەوە یارمەتی قوتابی بدات تەنها ئەوەندە ئەگەرنا گەورەترین غەڵەت کە قوتابی پۆلی 12 بریتێ لە بەکارهێنانی مەلزەمە کە بەداخەوە مامۆستایانی بەڕێز بەشێکیان مەلزەمەیان کردوتە بەشێک لە بزنسێکی زەخم مەلزەمەیەک دروستەکە بە 5,000دا لە کاتێکا خۆی بە 500,000 دینارە ئۆتۆماتیکی لە هەر مەلزەمەیەک 4,000 قازانجەکە ینی ئەمە بەداخەوە بزنسێکی بەڕای من جوان نییە چکە لە کتێبەکە جوانتر نییە لە لاپەڕی کتێبەکە باشتر نییە زانیاریەکانی هەر لە کتێبەکە وەرگرتووە ئەگەر قەرارە ئەم مامۆستا بەڕێزە ئەم مەلزەمەیە بەقووەترە لە کتێبەکە زەحمەت نەبێ با بڕۆین بۆ لای وەزیر و پێی بڵێن کاکە بە ئەم مەلزەمە لە جیاتی کتێبی کیمیا بخوێنین یان فیزیایان چوزانم هەر ئەحیایان هەر شتێکی تر کە ئەگەرەڵێ کورد ئەکرێتەوە طبعاً ئێمە تەکنیکی کیوەردمان هەیە لە کتێبەکە زۆر جوانتر و باشتر کورد ئەکرێتەوە و حتا تەنانەت بەشێک لە مامۆساکان گوایە کۆمەڵێ پرسیاری تایە لە ناو کتێبەکەیان نییە ئەی زەحمەت نەبێ ئەم پرسیارانە لەکووە هاتوون ینی من زۆر عجایبم پێدێ ئەی ینی ئەگەر وابێ ئەبێ ئەمە خڵاتێکی نۆبڵ بکرێت چکە هاوکێشەیەکی نوێی بیرکاری فیزیک کیمیای دۆزیوەتەوە بۆیە مەلزەمەیان کردووە بە پێوەرێکی زۆر باش لە کاتێکا دووبارەیەکەم و ئەوانەی کە پسپۆڕی بواری پەروەردن ئەزانن مەلزەمە کارەساتێکی گەورەیە و نابێت و غەڵەتە بەکاربێنرێ چکە تەسەسولی وەرگرتنی زانیاری لە کتێبەکە دانراوە نەک لە ناو مەلزەمەکە تێکەڵ و پێکەڵە بۆیە مێشکی ئینسان لی تێکەچێ بۆیە تەقبولی ناکە طبعاً ئینشەڵا ڕۆژێک لەسەر مەلزەمە بە تایبەتی سیمینارێکتان بۆکەم وێبنارێکتان بۆکەم بەڵام ئەوەی کە هەیە پێتان بڵێم مەلزەمە کارەساتە حتا من بیستومە مامۆسای وا هەبووە هەتا لە بێک مەلزەمەکەی نێنێتە پۆلەوە ئەی کاتە دەرەوە کردوێتە دەرەوە ئیجراعاتی لەگەڵا کردووە کە بەداخەوە ئەمە دوورە لە ئەخلاقی مامۆستا. خاڵێکی تر کە گرنگی پێدەن وڵات تەلەبەکان سەتی دەینن لە دەرزی باشە من پرسیارێکەکەم ئەو مامۆسایە چەند تەلەبەی هەیە چەند تەلەبە سەتی هێناوە لە دەرزەکەی ئەو مامۆسایە قسەکە لەسەرەوەیە وەرە ئەمە لێک دەرەوە وڵا فلانە کەس فلانە ساڵ سەتێنە ئەی چەند تەلەبەمان هەیە کەوتووە لە دەرزی چەند تەلەبەمان هەیە کە ئەسڵەن دەرەجەی نێناوە چەند تەلەبەمان هەیە بەهۆی ئەوە شکستی گەورەی هێناوە چەند تەلەبەمان هەیە بۆی ئەوە داڕماوە بەهۆی ئەوەی کە ئەوی نەگرتووە لە مەکتەبە ئێستا دژایەتیەکە لە ناو کڵاسەکەی خۆیان نەهاتۆتە دەورەکەی ئێستا دژایەتیەکە لە داخە ڕقی لەو وانەیە بووە
ئەگەر وابێ ئەگەر یەک تەلەبە و دوو تەلەبە پێوە بێ ئەمە کارەساتێکی گەورەیە بۆیە هەرگیز یەک تەلەبە و دوو تەلەبە مەکەنە پێوە بەڵکم سەیری عەدەدی عام بکەن بزانن چەند تەلەبەی هەبووە چەنی دەرچووە چەنی کەوتووە چەنی نمرەی باشە یەکێکی تر لە پێوەرەکان ئەمەیە خاڵێکی تر لە مەکتەبی فڵانە یعنی من ناونانم لە هەولێرە ئێستا لە هەر مەکتەبێک بۆ منە بڵێن مەکتەبی فڵایترەوە مامۆسایەکی دەرەجەیەک باشە نەخێر ئەسڵەن وانە ئەسڵەن من بە بڕوای من عفون کە قسەیەکەم بەڕێزان بە شکتان لەوانە ئێستا گوێ لە منەگرن مامۆستا بن لە بەڕای من لە کوردستانە بە پێی ستاندارد مامۆستا بە پێی پەنجەی دەست ئەژمێردرێ بە پێی ستانداردی ئێدوکیشنال سایکۆلۆجی باشە دەروزانی پەروەردە مامۆستامان نییە لە کوردستانە بە پێی ستاندارد بەداخەوە ئەڵێم زۆر بە کەمینات ناکرێ بڵێم نییە ڕەها بەڵام زۆر 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 کەمە چکە مامۆستا بەشێکی ئەرکەکەی بریتە لە گەیاندنی معلومات و زانیاری بەشەکەی تری ئەخلاقیاتی مامۆسایەتیە سکیڵەکانە مەهارەتەکانی ترێکە لە مەجالێکە باسیەکەم و دەورەی تایبەتی هەیە دەورە تایبەتەکانی بای ئەوە 9 ملیۆنە یعنی نامەوێت باسیکەم بەزەوەش بزنسێکی گەورەیە خۆی لە خۆیە ئەسڵەن هەر مامۆسایەک دەورەی زۆری هەبێ من خۆمەگەر بێمەوە پۆلی 12 نامەوێت چکە زۆر ماندووە ئێستا باسیەکەم کەواتە بەڕێزان بە کورت و پوختی ئەمە ئەم 5 پێوەرە سەقەتەی کە مناڵی کوردی پێ پرۆگرام کراوە باشە بە هەر مامۆسایەک باش بوو ئیتر بەناوبانگە مەلزەمەی هەیە تەلەبەی ئەوەندە دەینی لە مەکتەبی فلانە دەورەی تایبەتی بە 2 ملیۆنە ئیتر بە مامۆسایەکی باشە نەخێر ئەسڵەن ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئێستا بۆتان باسەکەم دوایی گوێبیست بوونتان لەم وێبنارە اینجا ئازان مامۆسای باشکەیە یەکەم تایبەتمەندی مامۆسای باش بریتە لەسەرەوەی کە لەسەر خۆ و ئارام و ڕووخۆشە هەر مامۆستایەک لەسەر خۆ نەبوو ئارام نەبوو ڕووخۆش نەبوو بزانە ئەو مامۆسایە پاڵنەری سەرەکی مادیە بزانە ئەو مامۆسایە پاڵنەری سەرەکی مادیە حەزی لە ئیشەکەی نییە بەڕێزان ینی من لەوانەیە ئێستا شایەتی ئەوم بۆ بدەن چەندین مامۆسا هەیە کە ئەبینێت تەلەبەکەمە لە پۆلا یعنی جەوی نییە بەتایبەتی لە دەورە تایبەتەکانە کاتێک کە تەلەبە زۆرە بێ ئیتر کەیف خۆشە بکاتە پاڵنەرەکەی ئەم مامۆسایە مادیە هەر ئەوەی پارەکەی وەرگری تر ئەو گرنگی پێدانی جارانی نامێنێ چۆن نەزانی مامۆسایەکی ئارام و ڕووخۆشە گوێگرە گوێت لێگرێ گرنگی بەڕای تۆدا و قوتابی لە پرسیارکردن لی ناترسن ینی من تەلەبەم هەبووە 250 هەزاری داوە بە دەورەی تایبەت یان 2 ملیۆن داوە بە دەورەی تایبەت مامۆساتۆتە ماڵەوە ئەڵێ ناوێرم پرسیاری لێ بکەم چکە تووڕابێ بابیگیانم پارەی داوە بە تۆ مافی خۆیەتی حەقی خۆیەتی بۆیە ناچێتە مەکتەب بۆیە هاتوتە دەورە بۆی لەوانەیە لە مەکتەبات تەلەبە زۆر بێ نەتوانێت پرسیارکە ئەگەر تۆشە لێرە تووڕەبی عەسەبی دەم و چاو بدەی بێکە وا بکەی کە تەلەبە نەوێرێ پرسیارت لێ بکە کەواتەوە نیشانەیەکە لە نیشانەکانی ئەو مامۆسایە پاڵنەری مادی هەیە تەنها نەک پاڵنەری پەروەردەیی و خاڵی چوارم باسم کرد کە لە سەرەتاوە تووڕەبوونی واتەڕقی لە پیشەکەیەتی و بەس بۆ لایانی مادیەنەوەکو لایانی پەروەردە خاڵێکی تر کە لەوەی بزانی مامۆسایەکی باشە ئامانجی گەیاندنی زانستەکە بێت نەزیاد نەکەم یعنی بەداخەوە بەشێک لە مامۆساکان لە مەکتەبە بەداخەوەڵم لە مەکتەبە حکومیەکان بە تایبەتی هەموو زانیاریەکان نادەن بە قوتابی لەبەرچی لەبەرەوەی ئێوێ بێتەوە دەورە تایبەتەکە جا هەندێک مامۆسایە باسیەکە لە ناوڕاست دەرسەکە ئەوەی کە هاتوتە دەورەکەم ئەزانێ باسم کردووە لەوێ بەس لێرە مەجال نییە سەریم کارەساتە گەورە لێرە مەجال نییە کە بە جدی پێویستە بەڕێزان هیوادارم لێرە لەوەی کە ئێستا گوێم لێگرێت کەسێکی تابێت نزیک بێت لە جەنابی وەزیرەوە یان لە وەزارەتی پەروەردە بەعام بۆی ئەم گلەیە بگێنێ مامۆسا هەیە ڕکلامەکە بۆ دەوراتی تایبەت و خۆی ئەڵێ مەسەلەن ئەوەی دەورە تایبەتەکەم کە ئەو پرسیارانەش حەلەکەم بۆی ئەگەر ناویتر لەسەر خۆتانە کاتمان نییە بەداخەوە ئەمەش دوورە لە ئەخلاقیاتی مامۆسایەتی تەندروست اینجا بەڕێزان هەندێک مامۆسای تر هەیە لە دەورەکانە بە تایبەتی کۆمەڵێ پرسیاری خارجی حەلەکە بەس بۆ ئەوەی بڵێن ئەوە مامۆسایەکی باشە ئەسڵەن لە ڕووی پەروەردەیەوە خراپە چکە ئەم پرسیارە خارجیانە تەلەبە قەلەق و سترێسەکە تەلەبە وایە ئەبێتە ڕکلامێکی باش بۆ مامۆساکە و تەلەبەی زیادەکە بەڵام قوتابی بێزار ئەبێ قورسە لە توانای ئەوان نییە بۆیە ئەمە بێتە هۆی نەتیجەی ئەم ئیشە ئەوەیە کە قوتابی لەسەری زیادە بێت زیاد لە حەد بۆیە بەداخەوە بەشێک لە مامۆسا دووبارەیەکەمەوە پرسیاری زیاد حەلەکان لە پێویست یان کۆمەڵە پرسیارێنە لە دەرەوەی منهەج و کتێب بۆ ئەوەی بڵێن ئەها مامۆسایەکی چەند زیرەکە ئەسڵەن ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە مامۆسایەکی زیرەک نییە مامۆسای زیرەک ئەوەیە بە کورتی بە پوختی بە جوانی بە ڕێکوپێکی معلوماتەکە بداتە قوتابیەکە ئەوەی کە گرنگە بۆ تاقیکردنەوە بێتەوە ئەوەی پێ ئەڵێت نەزیاد نەکەم بۆ ئەوەی کە بە ڕێکوپێکی ئەم تەلەبەیە بتوانێت پرسیارەکان حەل بکات فێریان دەکات و ڕاهێنان دەکات بەڕێزان لە عالەمە ئێستا ئەسڵەن تیچینگ باوی نەماوە تدریب باوێتی ترینینگ تعلیم نییە تدریبە یعنی چی تدریب چییە تعلیم چیە بەڕێزان تعلیم تا ئێستش لە کوردستانە بەم شێوەیە
مامۆسا بابەتەکە باسەکە نمونەیەک حەلەکە ئەڵێ یاڵا لە ماڵەوە ئەو واجبانە حەلکەن ئەمە تعلیمێکی زۆر زۆر سەقەتە ئەسڵەن باوی نەماوە ئێستا لە عالەمات تەدریب باوی هەیە لە زانستە دەرونیەکانە باسی تەدریب بکرێت لە پەروەردە باسی تەدریب بکرێت یعنی مامۆساکە ڕایەنانێک حەلەکە دوایی لە بەرچاوی خۆی ئەڵێ ئادی کاکیجان دوو یەک سێ چوار بەیەکەوە یاڵایەکی دووسێ پرسیار حەلکەن یاڵا بابەیەکەوە حەلیکەین کەواتە ڕاهێنانی پێکە بەڕێزان هەر دەورەیەک هەر سنتەرێک تدریبی تیانە بوو هەر وەکو مەکتەبەکە وایەتر بۆچی ینی بەڕای من بە بۆچوونی من هەر مەکتەبێک هەر سنتەرێک هەر پەیمانگایەک تدریبی لەگەڵ نەبوو مامۆسا ڕاهێنانی پێنەکردی لە کلاس هەر وەکو مەکتەب وایە ئەستن لە یوتیوب جۆ بگری زۆر پیاوانتر و باشترە لەوەی لە بچتە دەورە نازان فکرەکەی وادارم وازەح بەڕێزانەکە پرسیاریشتانێ لەسەر مۆزوعە لە خزمەتانم لە کۆمنت چاوەڕەتانەکەم بەڵام مەبەسەکەم ئەوەیە بەڕێزان مامۆساکانی ئێمە تا ئێستا عقلەتی تدریب لە ناو مێشکیانان نییە بەداخەوە بڕێکی زۆر کەمیان دەبێ هەرڵێن پەلەمانە درەنگە پرسیارەکە حل ناکەین لە ماڵەوە حەلیکە فریا ناکەوین بەس لەسەر ئەمەیە مێشکی ینی بەس پرۆگرامین بۆ لەسەر پەلە لە کاتێکە ئەم قوتابیە داماوە چوار بەشتەواوەکە لە بەشی چوارەمە فکرێکی کە لە تایبەتە بە پشی یەکەم مامۆساکە ڕاینانی نەکردەوە بە جوین تەلەبەکە ئەیگەڕێنێتەوە بۆ بەشی یەکەم یعنی بافکرەکەتان تێبگەێنم چۆن ئەگەر مامۆستا بەشی یەکەم و کەرتی یەکەم و هەموو ڕاینانەکانی یەکەم بە جوانی حل بکات و تەلەبەکان خۆی لە بەرچاوی خۆی حەلی بکات تدریبیان پێ بکە ئەوە ئەم منداڵە فێرە بێت کە خۆی لە فێر ئەبێ دوایی بۆ ڕاهێنانی دواتر بۆ وانەی دواتر بۆ بەش و کەرتی دواتر ئاسانتر ئەبێ بۆی هەندێک لە مامۆساکان ئەسڵەن بەشی یەکەم و دووەم بەشی یەکەم گرنگی پێ نادەن ئەڵێ ئاسانە با بچینە سەر قورسەکان ئەمە شێکێکترە لە هەڵەکان کەواتە تدریب باوی هەیە ئێستا نەک تعلیم بابەتەکەت بۆ شارەکە و ئەڕواتەوە ماڵەوە تەواو ئەمە هیچ فەرقێکی نییە لەگەڵ مەکتەبە ئیتر تۆ بۆ پارەت داوە بە دەورەی تایبەت مەسەلە خاڵێکی تر لە باشەکانی مامۆستای تایبەت و نمونەیە لە ئەرکەکان هاریکاری تەلەبەکانەکە یعنی ئەوە نیە تەنها ئەمریکا بەسەریانە من مەسئولم تۆ کۆیلەی منی تۆ تەلەبەی ئەبێ حەشتێ من وتم نا یارمەتیانەدا بابێجان ئەم ڕاهێنانەوە حەلەکرێ ئادەی وەرە با فێرت کەم قەڵەمەکەی لێگرێ ئەمەد غەڵەتە وەرە بە ئەمە چاکەینەوە من لەو مەکتەبەی کە سەرپەرشتی دەرونیەکە مامۆساکانمان فێر کردووەکە کە هەر ئیمتیحانێک ئەدەنەوە ڕاست و هەڵە دامنە یەکسەر وایە غەڵەتەکەی بۆ دانی لە پاڵا ڕاستەکەی بۆ بنووسە تەسیرێکی زۆری کردۆتە سەر تەلەبەکان بەڕێزان ینی بەشایەتی ئەو مامۆسانی کە ئێستا لەو مەکتەبن و تەلەبەکانیش کە ئێستا لەوانە هەندێکیان گویان لە من بێ شایەتیم بۆ ئەوادەن کە چەند ئیسفادەیان لەو تەکنیکە کردووە مامۆسان نابێ بەس غەڵەت و ڕاست دابنێ ئەبێ هەڵەکانیش چاک بکاتەوە ئەمە یارمەتیدانێتی لە ئەرکەکانی ینی لەگەڵ یا فرێندلی بێ گوێی لێ بگرێ کە غەڵەتێکی کردووە پێی نەڵێ تەواو غەڵەتە بڕۆ چایشکە نا وەرە کاکە بابەیەکەوە چایکێن حیاتم ئەمە واکە ئەو قوتابیە مەکتەب و خوێندنیشی خۆش بووە خاڵێکی تر هەمیشە پڕ وزە و تاقەیە بەداخەوە بەشێک لە مامۆستایانی بەڕێز بەداخەوە ئەوەندە دەوراتی VIP-یان هەیە و لەم سنتەر بۆ و سنتەر لەو مەکتەبی هەلی بۆ مەکتەبی هەلی ڕاکەرەوە بۆ مەکتەبی حکومی تااقەت و وزە و هێزی ئەوەیان نەماوە دەرس بە تەلەبەی داماوە بڵێن یعنی من زۆر سیرم پێدێ من 300-400 دەم بە مامۆسای تایبەت لە کاتێکا دێتە لای من خەوی دێ بێ تااقەتە دەموچاویاوە بەیە کا سەرقژی دانەیە ناوە لەوانەیە 3 ڕۆژدار لەگەڵ خێزانەکەی دانەنی شێنانێک بخۆن بەیەکەوە عیلەی لەبەرەوەی ئەوەندە سەرقاڵی خەریکی تەلەبەیە ئەم مامۆسایە بە عمل نایە چکە مامۆسایەکە نازانێ لایف ساڵی خۆی ڕخە مامۆسایەکە ماندووە مامۆسایەکە خواخوایەتی زوو تەواو بێ بچێتە لای دەورەیەکی تر بچێتە لای تەلەبەیەکی تر ئەمە وا ئەکا مامۆسا وزە و تاقی کەم بێتەوە کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لا شعوری لەسەر تەلەبەکە تەلەبە سارد ئەکاتەوە لە فێربوون بێتاقەتە بێ لاوازە بێ هەل لە خۆیەوە نێرێنی ئەبێ بۆ چکە مامۆساکەی ڕووی گەشت نییە مامۆسا زۆر تەئسیری هەیە بۆ لە ڕووی ئیمۆشن لە ڕووی عاتفەوە تەئسیری لەسەر قوتابی هەیە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئەڵێن دەوراتی زۆرە مامۆسایکی باشە ئەسڵەن زۆر غەڵەتە ئەو مامۆسایکی باش نییە چکە ئەگەر باش وایە لایف ستایلی باشە کرد گرنگی بە خێزانەکەیەدا گرنگی بە تەندروستیەدا من مامۆسای وا ئەناسم ئەوەندە ماندووە یعنی بڕوا بکەن بە دەموچاوی هاوارەکە خەوی نییە مامۆسا هەبووە 5 بەیانیەوە چێ بۆ VIP و دەورەبوتنەوە ئەی باشە ئەی ینی مەسەلەن ژیانی خۆی ئەی مەسەلەن مەسەلەن چێتە مەکتەبە حکومیە فەقیرەکان ئەوەنە ماندووە لە مەکتەبە هەلیەکە لەم لا تااقەتی نەماوە یان بە پێچوانەوە لەولا تااقەتی نەماوە یان گرنگی زیاتر بە تەلەبە ئەهلیە تایبەتەکانەدا چکە پارێ زیاتر بۆیە بەڕاستی ئەگەر من پۆلی 12 بم ئێستا بەڕێزان کە ئێستا بەشێکتان ئێوە پۆلی 12 من پۆلی 12 بم ناچمە لای مامۆسایە کە دەورەی تایبەتی زۆر بەیان لە دووسێ مەکتەب بێ لەبەرەوەی ئەوەنە سەرقاڵە خواخوایەتی تۆ تەواوی بچێتە لای یەکێکی تر ئەمە ژوات تەئسیر لە منەکە هەندێک لە تەلەبە بە تایبەتی حەزیان لە ئیشی بەپەلە نییە بۆیە ئەم تەلەبانە زۆر تەئسیریان لێ ئەکرێ خاڵێکی تر گرنگی بە پەرتوک دەدات نەک مەلزەمە طبعاً باسم کرد لە پێشتر
هەر مامۆسایەک مەلزەمەی خۆی هەبوو من ناڵێم باش نییە کاگەداریم غەڵەت ئەم ڕستێ بن بەڵام غەڵەتێکی علمی زۆر گەورەیە دووبارەیەکەمەوە مەلزەمە غەڵەتێکی زانستی زۆر زۆر گەورەیە ئینشاءالله ڕۆژێک وێبنارێکی تردا ئەنێم ئەگەر حەستان کرد وەرنەوە باسی ئەوە ئەکەین کە مەلزەمە چکارە ساتێک دروستەکە بۆ مێشکی ئینسان بە گوێری تیۆرە زانستیەکان تاوان باسەکەم چکە ئەو کتێبی کە لە بەردەسی تۆیایە لە بەردەسی ئەو قوتابیانایە بەڕێزان کتێبەکە بەشە هەر بەشە و بە نیزامی خۆی تەوزع کراوە وردە وردە لەگەڵ مێشکە ئاڕوا هاوکێشەکان سادەن دوای قورسە بن دوای قورسرە بن دوایی زۆر کۆمپلیکیت ینی ئالۆزە بن کۆمپلکسە بن باشە بەڵام بەداخەوە مەلزەمە وا ئەزانێ باشە بەڵام نازانێ هەم بە کوردەواری هەولێری شتێکی جوانەڵێ دەگەیەکی گەورە بەر تەلەبە ئەکەوێت لە کتێبە طبعاً لە مەلزەما ببورێن طبعاً زۆر تەلەبە ئێستا کە ئێوە لەوانەیە بەشێکتان پرسیارم لێ بکەن لە کۆتاییەوە سیرتان پێ دێم کەم قسانەکەم بەڵام ئەگەر بێتە سەر بابەتە زانستیەکەی حتا وەزارەتی پەرۆدەش مەمنوعی کردو بەڵام چی بکات بەڕاستی دەڕەقەتی ئەو بزنسە گەورە نایە بەڕێزانێکی تر لە نیشانەکانی مامۆسای باش هانی قوتابی دەدات نەک بیان ڕوخێنێت سیکە دەرەجە ناهێنیت ناتوانی ئاوا بڕوا فەوتاوی خۆتاندانن بۆ ساڵی دووەم تخوا وەزعەوەیتان هەندێک بەداخەوە هەندێک جار قسەیان پێوتری ئامرتان نەمێنێ ئەوە بۆم باسکردن ئاوا تێگەیشتون ئاگات لەکوێ ئێبابی گیانم تەلەبە یەک دنیا مەعاناتی هەیە گرفتی کۆمەڵایەتی لەوانەیە هەبێ لەوانەیە نەخۆش بێ لەوانەیە یەک دنیا گرفتی جستایی و عقلی و دەرونی هەبێ تۆ بەم شێوەیە مامەڵەکردن کارێکی خراپە بۆیە عادەتەن ئەمە لە دەورەکانە کەمترە بەڵام لە دەورەکانە یەک خەلەلی گەورە هەیە ئەویش زۆر زیاد لە پێویست هەندانی تەلەبە بۆ دەرەجە هێنان بەس لە پێناو ئەوەی کە لە دوای ساڵێکی تر بڵێ ئەوەندە تەلەبەم سەرونەوەتی هێنا ئەی چەند خواردنەوەتێناوە تەمان نازانین بەداخەوە ئەمە غەڵەتێکی گەورەیە چکە تەلەبەی وا هەیە خوای گەورە قودرەتی ئەوەی نەداوەتە کاکە 98 بێنێ کاکە ئایکوەکەی نزمە چی بکە هەر بۆ ماوەی ئایکوەکەی نزمە چی بکات یعنی گوناحی چییە کاتۆتە دەورەکەی تۆ ئامانجی ئەوە نییە ببێ بە طبعام بۆ هەموویتان هەمووی ئەکەن بە دکتۆر یعنی من زۆر سەیرم پێدێ دەورەکان هەمووی حەزەکەن ببن بە دکتۆر بۆ ئەوی دوایی لیستێکی گەورە دابەزێنن بڵێن فلانەکە و فلان و فلان 50 کەسمان طبعامیەنە لە مەکتەبە گەورەکان ینی بەداخەوە لە کاتێکە هیچ مەکتەبێک ئەو هەموو ڕکلامە ئێستا لە هەولێرە کۆمەڵی مەکتەبی زۆر دیاریکراوەیە تەحەداکەم لە 105 تەلەبەکانیان سەر و 95 نێناوە یان طبعامیان نێناوە ئێستا تا 5 هیچ نییە بەڕێزان يعني هیچ نییە تۆ لە 100 تەلەبە 5 تەلەبەت مثلەن سەر و 95 بێنێ هیچ نییە ئەسڵەن ئەوە پێمانەڵێ لە شکستێکی گەورەیە ئەو مەکتەبە پێمانەڵێ ئەو دەورەی لە شکستێکی گەورەیە خۆی گرنگترین شتەوەیە تۆ بەراوردی ساڵەکانی پێشوو لەگەڵ ئێستایا بکەیت و هەوڵ بدەی بەرەو پێشی بەری بۆ ئەوی بگا بە ئامانجەکەی نەک بگا بە ئامانجەکەی تۆ وەکو مامۆستا وەکو پەیمانگا وەکو مەکتەبی ئەهلی لەبەرەوەی ئەمەیە 15 طبعامان هەبێ ئەمساڵ بۆی بیکەین بەڕکلام ئەمە گوناحتەگا چکە تۆ ئاڕاستەی مناڵێک ئەەکەی کە لە داهاتوە حەزی لە شتێکی ترە تۆ بە زۆرێکی بە مهندیس و دکتۆر ئەمە کارەساتە گەورەکەیە بەڕاستی لە بابەتێک ترا بۆتان باسەکەم مامۆستا پلان و بەرنامەی خۆی هەیە ئەزانێت کەی دەست پێەکە کەی تەواوە بێ کە چەند کات دەهێڵێتەوە بۆ پرسیار نەک ڕستەکانیش لە تەلەبەی داماو بەرێت زەختی ئەوە ناکات کە کات نییە بازووکەین کاتمانیە بافریاکەوین زۆربەی هەر زۆری سنتەرەکان بەداخەوە لە سەرەتاوە خاون باشن یعنی لە پەیمانگاکان بەعام مەکتەبە ئەهلیەکانی ژۆڵە بەڵام کە ئەگاتە مانگی 2 3 و 4 و 5 ئیتر بەپەل بەس لاپەڕ هەڵەدەنەوە بابی گیان ئەسڵەن لە ئیمتیحاناتی وەزارەتە بەشەکانی آخر مهمە یعنی مەسەلەن بەشی شەشەمی فیزیایە 4 و 5 بیرکاریە بەشی 6 و 7 و 8 ئەحیایە ئەمانە دەرەجەی زیاتریان تیادا چکە قوڵترن ورترن ئێتۆ ئەوە بە خێرایی ڕێی کەواتە قوتابی داما و ینی ئیسفادەیەکی ئەوتۆی نەکرد بۆیە پلان و بەرنامەی خۆی هەیە مامۆسا ئەزانێت چۆن ئەڕوا و چۆن دێت بەڕێزان زۆر سوپاس بۆ دەرفەتێک کە بۆ منتان ڕەخساند لە خزمەتتانام خۆشحاڵ بووم ئینشاءالله لە وێبناری تریشە لە خزمەتتان نابم باسی کۆمەڵی بابەتی تری بواری پەروەردەکەم هەندێکتان داواتان کردبوو لە پێشەوەی کە دەست بەوەی بنارەکە بکەم کە پرۆژەت چییە ئێمە پرۆژەیەکمانەیە بە ناوی کۆشش کە پرۆژەیەکی پەروەردەیی و دەرونیە بۆ بەهێزکردنی وانەکان و یارمەتیدانی چارەسەرکردنی گرفتەکان لە قوتابخانە هەموو ئەمانەی تا ئینشاءالله لە مەجالێکا باسی کۆششەکەین تەنها کۆتا تێبینیم ئەوەیە بۆ پۆلی 12 ئازیز ئەوانەی کە 11 نەچنە 12 تکاتان لێ یەکەم زیاتر لە 2 دەرز مەکەن لە هاوینە چونکە تۆ 2 دەرز بەڕێکوپێکی و بە پوختی بکەی پیاوانەتر لەوەی 4 دەرس بکەیت و پچڕ بێت و پێڕانەگەیت و لە زستان هەم دیسان خەریک بی بەڵام 2 دەرز مەسەلەن فیزیا و بیرکاری ئەنجام بدە بە جوانی مەسەلەن ئینگلیزیشی بخەرە سەر مەسەلەن بۆ ئەگەر حەزت کرد دەورە بکە ئەگینا یوتیوب زۆر باشە مەبەستمەوەی کە حەزی کردی دەورە بکە
زۆر باشە کاتێکی زۆرت بۆ گەڕێتەوە بۆ دەرزەکانی تر لە زستان هەر ساغ و سەلامت بن ئێستا هەر پرسیارێکتان هەیە لە خزمەتتانە بەڵێ بەسەر چاو لە یوتیوبی شا بڵاو یەکەمەوە بە چاوان ئەتوانن ئێوەش بینێرن بۆ هاوڕەکانتان هەر ساغ و سەلامت بن ئینشاءڵڵا زۆر